ئەڵێم عەزیزانی من ئەوەندەی کە ئێمەمانانیش عومرمان ماوە و ئێوەش زانن جیلی پێش من زۆریان ڕۆیشتن ڕەحمەتی خۆیان لێبێ لەوەی یەکگرتوو بوو لەوەی مەدخەلی و سەلەفی بوو لەوەی کۆمەڵە لەوەی کە خەڵکێکی ترن ئەلموهیم ئەوانەی کە تەمەنیان هەبوو ڕۆیشتنەوەی نەخۆشکەوتن و ڕۆیشتن و لە قیاداتی ئیشی ئیسلامی مخەضرەمەکان کە زەمەنی جاهیلی و زەمەنی ئێستایان بیر بێ زەمانی دوای بزوتنەوە زۆریان ڕۆیشتوو ئەم مەجموعەی کە ماون پێویستە ئێوە ئیسیفادە بکەنەوە لەو ئەزمون و لەو سەقافەت و لەو دیدڕوونیە کە ئێمە هەمان بوو فێر بوو بووین بۆیە من ئێستا پێش مردنی خۆم ئەم اقتراحا خەمە پێش چاوی ئەم عەزیزانە بێ ئەوەی بڵێم ئینتیماکەت هیچ کوێیە تۆ برایەکی سەلەفید لە کەلار دانیشتووی ئەو برایەکی کۆمەڵە لە هەولێر دانیشتووە برایەکی بزوتنەوەی لە هەڵەبجە دانیشتووە برایەکی سۆفیە لە بیارە دانیشتووە برایەکی هەر جەماعەتێکی تری کە هەی برایەکی ساحەبی فکری سیاسی بیرمەندی بەڵام مهمەوەی مستەقیل بی وەرن بە ئەنجومەنێکی ئەهلی حەل و عەقد دامەزرێنی منم هەفتەیە بە حەول و قووەتی خوا بڵاوی یەکەمە هەفتەی ئایندەش ئەگەر زیندوو مام قسە لەسەر دووشە دەکەم ئیممەعایەتی ئیسلامیەکان و تەخلیە و تەحلیە چۆن ئەم ئەهلی حەل و عەقدە دروستکەین پێش هەموو شتێک سینە فراوان بین بەرامبەر بە اختلافاتی یەکتری دووهەم بڕوامان لە ناخمانەوە بە فرەدیدی هەبێ ئەجنا ناگەینە هیچ نەتیجە تۆ بەسیتترین شت لەسەر حەدیسی ئاحاد لەگەڵ ئەم تێگەگیری لە پێناسەی ئیمانە ئەوە مرجئەیە بەس لەگەڵ توە یەک ناگرنەوە ئەو کات لەسەر پێناسەی کوفر دیسان اختلافمانە بێت اختلافەکان لە عەقیدەن لە ئەحکامن لە سلووکن لە ئیشکردنن پێویستە زۆر سینە فراوانە لەگەڵ یەکتری ڕەفتارکەین بەڵام ئەو چوارچێوەی کۆمانەکاتەوە چوارچێوەی ئەهلی سوننەت و جەماعەت بێ لەو سەردەمە یەکەمی سەلەفەوە کە هێناویانە حتاکو ئەو زەمەنەی کە هەر بۆم ناو براون ئەوانەی ئەهلی حەدیثن هەر ئەهلی سنەت و جەماعەتن ئەوانەی ئەشعەری بوون هەر ئەهلی سنەت و جەماعەتن ئەوەی ماتوریدین هەر ئەهلی سنەت و جەماعەتن هەرچەندە لەناو ئێمە تەڵەن ماتوریدی کەمە بەڵام ئەشێ ئەفکارەکانی هەبن بۆچوونەکانی هەبن ئەوەی معتەزیلەیە ئەوەی خەواریجە ئەم پێنج گروپە ئەم پێنج مەدرسەیە لە تاریخی ئیسلامە پێیان وتراوە ئەهلی سنەت و جەماعەت بەرامبەر بە ئەهلی شیعەگەرێتی هەر یەکێک لەم پێنجەش غەڵەتی خۆیان هەیە غولویان لە شتێک لەم شتانەیە هەیە کابرا سەلەفی ئەهلی حەدیثە بەڵام مەسعود بەرزانی بە وەلی ئەمرە زانێ ئەڵێ نابێت لە دڵی شتا مخالەفەی بکەی ئەمە ڕاستکردنەوەیە بێ بەڵام ڕاستکردنەوەی بە ئەدیلە شەرعیەکانە بێ کە بیخین و پێشچاوی بڵێن ئایا مەسعود بەرزانی وەکو عومەری کوڕی عەبدولعەزیزە ئایا ئەم پیاوە ئەهلی حەل و عەقد اختیاریان کردووە ئایا ئەم پیاوە بۆ ئەوە چوەتە سەر حکم دەسەڵات بۆ ئەوەی ئیسلام بپارێزێ ئایا وەکو ئەم عیبارەتەی ماوەردی کە ئەفەرمێ حیمایەت الدینی وسیاسەت الدنیا به ئایا ئەمە وای کردووە دینە پارێزێ و ئاڕاستەی دنیاکەمانەکە هی کۆمەڵگەکە بە دینەکە یا کردوێتی بەدار الکوفر کابرایەکی تر سۆفیە اختلافمان لەگەڵی هەیە لە تەوەسولەکەیە بەڵام خۆی اختلافمان نییە لەسەر لابردنی کوفر ڕادانی دەسەڵاتی کوفر نەهێشتنی ئەو شتانەی کە ئیسلام نایەوێن خۆیمە لەسەرەوە متتەفیقین ئێبە هەر لەسەرەوە متتەفیق بینەوە لەگەڵ کابرایەکی یەکگرتووە خۆ متتەفیقین لەسەر پەروەردەکردنی ئەم ئینسان لەسەرەوەی کە ئیسلام دین و دەوڵەتە لەسەر ئەم بانگەوازە دوور و درێژ و پش و درێژیە لەسەر ئەوە خۆ لەسەرمانە متتەفیقین ئێ باسەکە دێنین سەر وەلا و بەرا یعنی سەیری ئەم انحرافانەکەن بەرابەر ڕێزەکانم کابرایەکی عالمی مەدخەلی ئەگەر بڵێ مەسعود بەرزانی وەلی ئەمرە جاهیلێکی خوار ئەویش بڵێ لە دڵی شتا نابێ مخالەفەی بکەی لە کاتێکە قەومیەکانی هەولێر و بادینان ئەڵێنە بێ بێتە خوارە و بڕوە پێشەم حەدەسە ئەبێ ئەم کابرایە وەکو چۆن ئەڵێن مەلەکیونە ئەکثەر من مەلیک ئەبێ ئەم داماوە مەدخەلیە لە کوێی فکر و سیاسەت تێگەیشت خطورەتی ئەم قسەیە چەند گەورەیە ئەمە چه انحرافێکی گەورەیە لە مەنهەجی پێغەمبەران کە لە سەرەتاوە فەرمویانە لا ئیلاهە ئیلا الله آخر خۆ معلومە ئەمە دژی ئیستخلافەکەی
استخلاف عزيزاني من كخواي پروردگار فرمي إني جاعل في الأرض خليفة چه هنا آدم عليه السلام كوابو أم پیغمبر برزا خليفة بريكاري خواي پروردگار لسر زمينة إيشي چيا والذي استعمركم فيها ئاوەدان کردنەوەی زەوی بەڵام دوای ناسینی خوای گەورە و دوای پەرستنی و دوای سیادەی شەرعەکەی عیبادە و سیادە و ئاوەدانکردنەوەی سەرزەوی ئێستا ئەم هەدەفە گەورەیە یا داود و ئینا جەعەلناکە خەلیفەتەن فی الأرض بۆ پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسەلام بە هەمان شێوە ئەنزەلنا ئیلەیکە الکتابە لیتەحکومە بەینە الناس بما ئەراکە الله ئەم حاکمیەتی شەرعە لە مێشکی کابرای یەکگرتووە چی لێ هاتوو نەماوە کابرای یەکگرتوو ئەڵێ چەقی بانگەوازی ئیسلامی بریتیە لە ئازادی ئینسان ئەوەش قسەی جۆن دێویە کە منەظری سیاسی و بیرمەندی گەورەی بەریتانیە لە کاتی شۆڕشی فەڕەنسی پێش شۆڕشی فەڕەنسی بزانە چۆن انحرافێکی گەورە لە دوای احتیلال کراوە بەسەر فکری یەکگرتووە یەکگرتوو ئێستا نایەوێ ئەوە بڵێ کە حاکمیەتی شەرع استخلافەکە مرکزی بیرکردنەوەی ئینسانی مسلمان ئینسانی مسلمان بۆ ئەمە هاتۆتە سەر ئەرز وەزیفەی ئێمە لەسەر ئەرزا استخلافەکەیە کە عیبادەیە لەگەڵ سیادە لەگەڵ ئاوەدانکردنەوەی زەوی پێغەمبەرێکی معسوومە چێتە بازاڕ و باسی مکیال و میزانەکە ئێ معقولە تۆ نەتوانی باسی بیرە نەوتەکان بکەیت ڕێگات دابێ ئەو هەموو پیس و چەپەڵ و گەندەڵ و دز و خراپەکارانە واریداتی ئەم هەموو میلەتەوە قوتی ئەم هەموو خەڵکە ببن قوتی جیلەکانی داهاتوش ببن تۆ لەگەڵ یانان ڕێکەوی عەزیزانی من بەقەدەر ئەوەندەی کە کوردایەتیەوانانی کافر مفلیس بوون لە ئیش و کاریانە لە ئینتیمایانە لە ئیدارەی دەوڵەتە لە ڕاستەی کۆمەڵگەکەیە ئەو کەسە ئیسلامیانەی بەشداریان لە پەرلەمان و لە حکوومەتە چەپەڵەکانی کوردایەتیا کرد ئەوانش چڵکن بوون نابێت توخنمان کەون پێویستیمان بەوانە نەماوە ئەوانە دید و تێڕوانینیان پێویستی بە تۆ بەکردن هەیە ئەوانە پێویستە بگەڕن و سەر مەسەلەی ئیستخلافەکە و سەر حاکمیەتی شەرع بۆی مەشروعی ئیسلامیمان نەچێتە قاڵبی ئەوانە وەکو کەچووە ئێوە سەیری ئەم زەرەرەکەن کە لە ئەهلی ئیسلام کەوتووە ئەم قسەیم بۆ ئەو عەزیزانەیە کە بیرمەندە ئیسلامیەکانن کەسایەتی ئیسلامین ئیمامی مزگەوتەکانن شارەزایانی شەرعن ئەوانەی بیرمەندی سیاسین فکری سیاسیان هەڵگرتووە ئەوانەی تەمەنیان لە 35 بەرەو ژوورە ئەوانەی عەقڵیان بە ئیشەکە ئەشکێ خەمخۆری مسلمانان و مەسئولیەتی دنیا و قیامەت هەڵەگرن قسەکەم بۆ ئەمانەیە تۆ بیری لێ بکەرەوە مەشروعی ئیسلامی چۆن هاتووە چۆتە ناو قاڵبی مەشروعی قەومی مفلیس مەشروعی خوان مسلمینە کە لەسەر حاکمیەتی شەرعیمان بە نادای مەزراندووە چۆن هاتووە کەوتۆتە ناو غولوی قەومی پارتیەوە بووە بە کلک بۆی و بە دوایە ئەڕوا ئەو هەموو زەرەرە گەورەش تەحملەکە چۆن مەشروعی کۆمەڵی ئیسلامی نەزەری کە نووسیوەتی هاتووە ئێستا بە دوای باڤێڵ کەوتووە بە دوای مسز ڕیچ کەوتووە چۆن ئەم مەشروعە ئیسلامیە دۆڕاوە ئەمە ئینحرافاتێکی گەورە ڕوویدا وەکو سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئینحراف وەکو زاویە منفەریجە وایە وەکو گۆشەی کراوە لە یەکەم جارە 10 سانتیمەترە بەڵام دوایە بە 10 مەتر و 10 کیلۆمەتر کە یەکتر لایەکان دوورەکەون ئەم ئینحرافاتانە یەکگرتو و مەدخەلی و کۆمەڵ و بزوتنەوە بەجارێک ڕوویان نەداوە بە ساڵێک و 2 ساڵ ئینحرافاتێکی گەورەیە لەسەر مەنهەجی پێغەمبەران لایەن داوە بۆیە پێویستە کە چڵکن بوون نەهێڵین توخنی ئێمە بکەون ئەمەش کە ئیڵەم ئەهلی حەل و عەقد دروستکەین لەو کەسانە دروستی نەکەین کە چوونەتە پەرلەمان یان لە حکوومەتا بەشداریان کردو و چڵکن بوون پێی ناڵم تووشی کوفر بوون ئەڵێم چڵکن بوون پێی چکە ئەگەر بێن ئێمە بۆمان پاک ناکرێن ئێمە ئارام قادرمان پێ پاک ناکرێت لەبەر ئەو ئێمە چڵکنەکە لەبەرەوە نامانێت توخنمان کەوێتەوە ئینا بوڕەئا منکم ومما فعلتم یەکەم نوقتە ئەو کەسانەی کە ئەبن بە ئەندامانی ئەنجومەنی حەل و عەقد پێویستە بەم شێوەیە باوەڕیان بە فرەدیدی هەبێ بە سینەفراوانی هەبێ وەلەو کەسانەش پێک بێ کە الحەمدولله ئێستا ئەوەی لەگەڵ ئەو ئەحزابانە ڕۆیشتووە لە 180 ناکە لە 170 خەڵکەکەی ئێمە کە زۆرترن لە پارتی زۆرترن لە یەکێتی زۆرترن لە هەموو کادری عەلمانیەت هەموویان کۆکەیتەوە ناگەنە کەوادرەکانی ئەهلی ئیسلام کە ڕۆشنفکرترن لەوان
ئێمە پێویستە لەسەر ئەم زەمینەیە کار بکەین بۆ داهاتوومان، چونکە ئەم زەمینەی ئەهلی حەل و عەقدە ئەتوانێت جوابی مەرجەعیەتی شیعە بدات. ئاغای سیستانی فتوای جیهادی کیفایی دەرەکە، ئەم ئەهلی حەل و عەقدە بە دەلیلی شەرعی ئەتوانن فتوای جیهادەکە دەرکەن و خەڵکی مسلمان بێ بۆ جیهادەکە بۆیە. صريح وواضح بڵێن ئیفلاسی کوردایەتی، ئیفلاسی علمانی، ئیفلاسی مارکسی، لیبراڵی، هەموویان ئەمانە ئیفلاسیان کردو، نەیانتوانی تاچی کورد پەروەردەکەن، نەوەکو ئەخلاقیات بیگەنە ئینسانی ڕاقی کە ئەوروپا ئەوێ، یان ئێمە ژەڵین تەقواکار، نەتوانیشیان کۆمەڵگەکە ئاڕاستەکەن ئەو کۆمەڵگەیەکی پارسەنگ دروست بێت. نە هێزیان بینا کرد، نە ئیدارەی دەوڵەتیان بربڕێەوە، نە ئاڕاستی کۆمەڵگەکەشیان مستەقیم توانی پارسەنگانە بیکەن. تاکو و کۆ و کۆمەڵگە و ئیدارەی کوردی هەمووی زەرەری هێنا بە دەزەم تاغوتان و ئیسلامیەکان تایە بەشدارن. ئیسلامیەکان ئێستا خەڵک لێیان بێزار بووە لە بەرەوەی جوزئێک بوون لەم مەنزومە فاسدەی غولوی قەومی کوفری کوردایەتی، لەبەرە پێویستیمان بەڕاستکردنەوەی مەفاهیمەکانمانی. بۆیە داواتان لێ ئەەکەم برایانی بەڕێز، ئەم ئەنجومەنی ئەهلی حەل و عەقدە دروستکەین. وەختێک ئەمانەوێ ئەمە دروستکەین، یەکەم شت ئەم ئیممەعەتیە لا ئەبەین. ئیممەعەتی یعنی چی؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لا تەکونوا ئیممەعە. ئیممەعە زاراوەیەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ئێوە وا مەبن هەر دواکەون، یعنی هەر ڕەدووکەون، هەرچەنە ڕەدووکەوتن لە مەنتقەی مەنگوڕایەتی و سەردەشت و لە قەڵات جێوانە بۆ ئافرەت دەڵێن کە ڕەدووی پیاوێگەکەوێ ڕوا حەزی لێ کردووە لەگەڵی ڕاوە لەو مێردیشی هەبوو. ئێستا ئیسلامیەکانیش ڕەدوو کەوت، ڕەدووی ئەو ئەلمانیەت ئاڵغوتانە کەوتن، حەقە پێیان بڵێن ڕەدوو کەوتن، چونکە زۆر ئیشێکی گەوریان کرد، وازیان لە ساحەبەکەی خۆیان هێنا کە ئیسلامەکەی ڕەدووی ئەو ئەلمانیەتە کەوتن. بۆیە من هەمانەوەی بێنەوە ناو خێزانی ئێمە، ئابڕووی ئێمەشیان بردو، لەبەرەوە پاک نەماون تا بێنە ناو ڕیزی ئەهلی حەل و عەقدە. ئەم ئیممەعەتی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لا تەکونوا ئیممەعە، ئیممەعە مەبن ئەگەر خەڵک باش بوو ئێمەش بڵێن ئێوەش باش بن، ئەگەر خەڵک خراپ بوو ئێوەش خراپ بن، وا مەبن. یعنی کورد پێڵێ لە سلێمانی ئەڵێن شوێن قەرەباڵغی کەوتووە، شوێن قەرەباڵغی مەکەون، ساحەبی دید و تێڕوانین و منهەجی خۆتان بن لە پەروەردەکردن و ئاڕاستەکردن، خاوەنی مەشروعی سیاسی خۆتان بن. بۆچی مەشروعێکی سیاسی ئیسلامی، دەستورێکی ئیسلامی کە 1291 ساڵ حکمی کردو، هاری کوردی دای ڕێژێ مەسعود بەرزانی هەمووی هەڵتەچێنێ و کلیلەکەی بخاتە پزوی دەرپێکەی، بۆچی مەشروعی ئیسلامیەکەت پووکانەوە و سوکت کرد لە بەرچاوی خەڵکی؟ بۆچی بانگەوازە خواییەکەشە دواز لێهێنا؟ هەر هەموو پیاوانی ئەم حیزبانە ڕایان کرد چوونە پەرلەمان و چوونە وەزارەت و چوونە واجیهەکانی مەڵبەندەکان و ئەفەندی، بانگەوازەکەشیان واز لێهێنا حتا وەزیرێکی کافر و ملحید بانگەکەیان لێ بکا بە ئەلکترۆنی. ئێوە زانی چەند زەرەرتان کردو کە مەشروع ئیسلامیەکەتان فەوتان، کە لانی کەم 2000 گەنجمان لە پێناویە خوێنی ڕشتووە. ئەو هەموو ناسۆرەشمان چێشتۆ لە پێناوی، ئەو هەموو فەقیریە، ئەو هەموو زەلیلیە، ئەو هەموو عەزیزانەی کە ئێستاش نازانین ڕوفاتەکانیان لەکوێن لەژێر تەعزیبی پارتی وێچێتیە کە ڕۆحیان دەرچووە، نازانین لەکوێ شاراونەتەوە. مەشروعی ئیسلامیتان بۆ فەشەل پێهێناوە. ئەگەر بمانەوێ هەستینەوە ڕوون دیسان لەو کەسانە کە لە 1970 ئەو سەحوە ئیسلامی پێک دێن، لە کەسایەتی ئیسلامیەکان، لە بیرمەندەکان، لەوانەیە عومریان لە چلایە، لە مامەسە بەڕێزە عەمامە پاکەکان، وەرن بە ئەهلی حەل و عەقد دروستکەین. هی ئەوەش نییە چرپە چرپ و بە ناوێکی فەیسبووکی تەزویرەوە دروستیکەین، دروستیەکەین و بەڵام عەلەنی دێینە پێشوو، بانگەوازی پێغەمبەران بە عەلەنی هەڵەگرین. ئەو پێغەمبەرە بەڕێزانە بە تاقی تەنیا خۆی هاتووە، فەرموویەتی لا ئیلاهە ئیلا الله. ئەو کۆمەڵگەیش بە دەسەڵاتدار و حاکم و مەحکومەوە، بە دەوڵەمەند و فەقیرەوە، بە عەبد و بە سەربەستەوە، بە ژن و پیاوە دژی وەستاونەتەوە، بەڵام هەر لەسەر ئەمە ئیستیقامەی کردو، چونکە ئەمە ئەرکی ئیستیخلافەکەی، ئەمە ناساندنی تەوحیدەکەی و ئەمەش هێنانی خەڵکەکەی بەرەو شەریعەتی خوای پەروەردگار.
ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون. أمانة شي أزانا إيوشون هوا هوسيان كوتو، إيوشون هوا هوسي يشتي وبارتي ومسز ريتش كوتو تبراكا ليان توببكن بشقرن وبلا إخواي بردكن ما بن بئم معه من داوم لم نستطع حفتايا أوه ورن أنجمني حلوا عقد بيقبيني أقربين بالصدكس أم صدكس دواي دين ليش نكان درستك بينش كسبون من لأهلي علم أبن بأهلي فتوى أم بينش كسب يمان لن آي عذر بالجهل قبولا يعني أم بينش كسب يمان لن سبين الرمزان يا الرمزان يعني. نك وزيري أوقاف ملاي أوقافي عمامة شلكن أم أهلي حلوا عقدي خومان دواي بالريارة دا فتوى كان من بودركو إيما شو ملتكش من فتوى كان ليورقي پێنج کەسی ترە بن بە لیژنەیەکی فکر و سیاست و منهجی سیاسی دەستورێکی سیاسی ئەنووسن و ئێمە هەمومان مناظرە و مناقەشەیەکەین و پاشان ئەڵێن ئەمە دەستوری ڕەسمی ئەهلی حەل و عەقدەکە لەسەر ئەمە ئیشەکەین. پێنج کەسی ئەهلی اختصاص، پێنج کەسی ترە بن بە ئیدارە و تەنزیم، ئەم پێنج کەسە ئەزانن چۆنێتی ئیدارەکە بن بەڕێوە. ئەمان دیسان مشاوراتی زۆر و ئەهلی اختصاصە بن. پێنج کەسی تر ئیعلامە با بەڕێوە، پێنج کەسی تر داراییە با بەڕێوە، بەیت المالە با بەڕێوە، زەکات کۆکات و زەکات تەوزیعەکات. پێنج کەسی تر پەیوەستی بە علاقاتی خارجیەوە کات و علاقاتی ئیسلامی، علاقاتی غیرە ئیسلامی، علاقاتی داخلی ناو مسلمانان. لەم سەد کەسەوە ئەهلی حەل و عەقد دروستە بێ. ئەم ئەهلی حەل و عەقدەش ئەم دەستگایانە دروستەکەن. یەکەم جار منهج، دووهەم جار هەیکەلی ڕێکخستنەکە کە ماف و ئەرک و دەسەڵات دیاریەکە. ئەو سێشت هی تاکەکان و ئۆرگان و دایرە و دەستگاکان. ئەنجا حرەکەتێکی شیا و دروستەکەین. حرەکەتەکە چییە؟ من نازانم. سەد کەسەکە بڕیاری لەسەرت. من اقتراحێکەکە مەڵم بەم شێوەیە بێ. ئەوی تر بە شێوەیەکی ترێل. هەر یەکێک لەمانە دوای مناقەشەیەکەینەوە ئەگەینە نەتیجەی ئەوەی کە ئەم دەستە پاکە خەڵکە ئەم سەد کەسە کە ئەهلی حەل و عەقدی ئەم ئومەتەن لە باشووری کوردستان ئەم بڕیارانیان پێدەرەکرێ. ئەهلی حەل و عەقد بن. ئەهلی حەل و عەقد لە زەمانی ئەبوو بەکر و عومەر و خوا لەیان ڕازی بێ هەتاکو سەردەمانی سوڵتان عەبدولحەمید ڕەحیمەه الله کە ساڵی 1970 ئینقلابیان بەسەرا کرد لە سێ پۆل پێک دێ. ئەهلی ئیجتیهاد و فتوا و عیلمی شەرعی ئەمە یەک. ئەهلی نەزەر و شارەزایانی سیاست کە لەم سەردەمەیە ساحەبی فکری سیاسیە، ڕۆژنامەوانە، نووسەرە، ئەوانەی بیرمەندن. سێهەم ئەهلی نفوز، ڕئیس عەشرەتێکە، کوڕی ڕئیس عەشرەتێکە، یا کەسێکە خۆی گروپێکی دروست کردووە نزیکی 100 کەسێکن، 200 کەسێکن، دەرسیان پێڵێ، مەلایەکە کەسێکە مەسەڵەن شوێن کەوتوانی ئاوای هەیە، یا حیزبێکی ئیسلامی دروست کردووە. ئەمانە بکەین بە ئەهلی حەل و عەقد ئەم سێ پۆلە لەمانە دروستی کەین و پەشیمان نابینەوە بە حەول و قووەتی خوای گەورە. مەشروعەکە خەمە بەرچاوی هەمووان، چاوەڕێی وەڵامی ژەکەم. دڵنیاشم لەوە چونکە ئێستا هەندێ نامم ناردوو بۆ هەندێ برای عەزیز، زیاد لە 30 کەس وەڵامیان داوەتەوە، هەیە مناقەشەی کردو، فقرەکانی مناقەشە کردو، بە 5-6 لاپەڕەبۆی ناردوومەتەوە، هەیە لای خۆی هەندێک نوقاتی نووسی وەڵە کاتی تر مناقەشەیەکەمەوە. بەڵام هیوادارم بتوانین 100 کەس ببین بە ئەهلی حەل و عەقد بۆ ئەوەی لەم واقعە چەقبەستووە شولەلیە پەرتەوازە بوونە ئەم ئەهلی سونەتەی خۆمان ڕزگارکەین و ببین بە پێشەنگێکیش بۆ ڕزگارکردنی قەومەکەمان لە بەردەستی پارتی وێچێتی تاغوت، ئەنجا لە بەردەستی حەشدی وەحشی و ئەوانەی ترکە کوردستانەکەیان گەیاند بەم حاڵەتە.